سڵاوتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێ لە کەناری دیمەن لەگەڵتاندا بم. پرۆگرامەکەمان بە ناوی گەڕانە سەرجەم ئەو شار و شارۆچکانی کوردستان دەگەڕین هەر کەسێک کار و پیشەیەکی جیاوازی هەبێ ئێمە بە ئێوەی ئاشنا دەکەین. ئنجاوەرن لەگەڵمان بن. خۆشەویستان ئێمە ئێستا لە ڕێگا لامان ناوە ئەنجاوەک ئەبینن لێرە گەشتیارێکی زۆری لێ ئەوانەی وەکو ئێمە هاتوون بگەڕێن بەڵام ئامانجەکەی من جیاوازترێکە بێگومان من ئەمەوێ کۆمەڵە کەسانێکتان پێ بناسێنم کە کار و پیشەی جیاواز ئەکەن سەرڕای ئەوەی کە بۆ بژێوی ژیانی خۆیان و کارە ئەکەن لەگەڵەوەشان نوێکردنەوەی کلتورە بۆیە ئێستا ئێمە بەڕێ ئەکەوین و ئەمەوێت ئەو کەسانەتان پێ بشان بەم و ئیشەکانیان ببینن ئەجا سێرکەن ماشەڵا خەڵکێکی زۆری لێیە هەمووی هاتوون بۆ گەشتکردن ئێمەش گەڕانێکی خۆمانەکەین و پیاسەیەکی خۆمانەکەین ئەجا چەند لێدوانێکی شۆرەگرین لە ئەو خەڵکە بزانین ئەوان بۆ کوێ هاتوون ئەیانەوێت چی ببینن وا سەردانی ئێرەیان کردووە لەگەڵمانە بن. سڵاو لەبێ کاتەوە باش ئیش و کار چۆنە الحەمدوللا لە خوای بەزیادی خێر بەسەرچاو ئەبینین گەشتیارێکی زۆر ڕوو لە ئێرەکە وەک تۆ ئەوەنەی کە لێرە ئیشەکەیت و گەشتیاری زۆریەت بۆ لات خەڵک زیاتر ئەچێ بۆ کام شوێنە گەشتیاریانە ئەوانەی یەن بیانین یاخۆت کەسانی ناو شارەکە خۆین بڵێ سەرەتا بە خێراتی کەناڵەکەتان دەکەم ئەوانەی دێن زیاتر بیانین لە لای بەغدا و لە خوار و عێراقەوە دێن گەست سەردانوانەکەن زیاتر دەست نەبێ خار و جوندیان و گەلی عەلیبەگ و زیاتر لە لزوو شەلالەکان ئەسوڕن لۆ ئەوەی جەوەش فێنک وەربگرن چکە لایوان گەرمە لایمە فێنکترە خۆشترە جەوەکەی سیاحیە هەمووی سەردانی زیاتر ئەو شوێنانە ئەکەن شوێنە گەشتیاریەکان بە کورتی هەمووی دەگریتەوە ئەوانەی شەلالە بیتن بێخاڵ و ئەوانە زیاتر بەڵێ ئەی وەک ئەوانەی کە خەڵک یەن پرسیار لە تۆ زیاتر ئەو کەسانە تۆ ئەڵەی بیانین باشە شارەزای شوێنەکانن یاخود ئەوە تا تەنها ئەو کەسانە خۆیان شارەزان بۆ منە تۆڵی خەڵکی بیانین بۆ منە لای بەخاو ئەوانەوە دێن هیچ پرسیار و شدەکان لەسەر مەنتیقا کوردیەکانی ئێرە وەڵی بەڕێژێکی زۆر شارەزانین لەبەرەوەی هەر لە تیکتۆک و لە سۆشیال میدیا و لەوانە زیاتر شوێنەکانە بینن لە ڕووی سۆشیال میدیاوانە زیاتر براو کرایتەوە هەموو ئەوجە دێن پرسیارەکەن هەیە شارەزای هەیە شارەزانە هەندێکیان گروپاتە لەگەر گروپەکان شارەزا بووین ئەوانە زیاتر هەندێکیان ئیش و کار چۆنە وەگەوانەی کە خەڵک دێتە ئێرە ئیشتان باشە لە خوای بەزیاد وەگە مسافر هەبێتن ئیشەکە هەر بۆ خۆی باشە بێ الحەمدولله ڕاستە ئەنجا وەکو ئێمە باسی کللتوری کوردیمان کرد من ئەمە پرسیارێکە لێ بکەم وەکە زانیت ئێستا جەوەکە گەرمە وەکو کاتی زوژ نییە لە جارانە فێنکەرەوە بەکار نەئەهات خۆتەزانی جەوەکەش زۆر باش بوو هەم فێنک بوو هەم لە لادیەکان هەم لە ناو شارە ئێستا هۆکارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە کە خەڵک ئێستا واش یعنی لە ڕووی بیناسازی ئەوانەوە من باسی ئەەکەم هەم جەوەکە گەرمە هەتا فێنکەرەوەش بەکارەهێنین ئێمە هەر گەرماوانە ئەخر لە جارانە نەخانی خشتە بەکاردات قوڕ بەکاردات سەریدار وەکو ئێستا بلوک نەبوو کەرپوس نەبوو ئەوانە نەبوون لە پێشان هەموو خانەکان قوڕ بوون هەمووی خشتەی قوڕی بوون لە کاو لە قوڕ و تێکەڵیانە کردو خانیان پێ دروستە سەریاندارە کردو لایلونە چەند سەدانە بۆ ئەوەی بە هاوینان بتوانن فێنچ بکەنەوە بە ئاو بەس ئێستا کە هەمووی بوویتە بلوک و کەرپوچی سۆر و ئەوانە زیاتر گەرمایەتی دروستەکە فێنکەرەوە وەکو جاران پێویست نییە ڕاستە بەڵام وەکە زانی ئێستا ئەیبینین زۆر کەمە یعنی بۆچی ئەوە بۆچێ گەڕێتەوانەکە ئەبینی زۆرینەی خانەکانی ئێستا نە لە قوڕ دروستەکرێ نە لە خشت دروستەکرێ ئاسانترە سیمەنتۆ و بلوک ئاسانترە لە خشت و لە قوڕ ئێستاکە نازانم زیاتر ئەو هەیە ڕاستە تۆ هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێنیتەوە کە کەسانێک ئێستا ئیش لەسەر خش ناکەن یان کەسانێک نییە کە ئێستا شوێنێکی تایبەتیان هەبێ کە خش دروستکەن یاخۆت ئاوە خان و لە قوڕ دروست بکەن نا شوێنێکی تایبەت نەماوەکو جاران ئاوە خانووی خش دروست بکەن و یان لە کەرپوچ و لە قوڕ لە وشتانە ئێستا هەمووی معمەل زۆر بووە بلوک ئاسانترە و جوانتریشە وەکو منزەر ئاسانتریشە لۆ ئیشکردنەکەی لەسەری یعنی تۆڵی ئێستا هیچ کەسێک نییە کە ئیش لەسەر خشت و هەیە بەس کەمە زۆر باشە دەستەکانە خۆش زۆر سپاس دەکەم چاماتی اینجا بینەرانی خۆشەویست ئەم ئەڵێت ئێستا هیچ کەسە ئیش لەسەر خش ناکات باشە بەڵام
من ئەمە بەمیشم نەوەت ئامانجەکەی من شتێکە ئەمەوێت لە کۆتایی پرۆگرامەکەی پێتان بڵێم وەرن لەگەڵ مابن من تەنانەت سپرایزەکەم بەمیش نەوتە ئێوەش لەگەڵ مابن بۆ ئەوەی کە باسی لێ بکەین. لە ڕێگادا هاتین لەگەڵ بەڕێزێکە گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە ئەیوت ئێستا خانووی قۆڕ زۆر خەڵک نایکات یا خۆت بابی نەماوەیە خۆ شتێک بەڵام من لە ڕێگای خۆمان کە هاتین سێری ئەم خانووەم کرد بە قوڕ دروست کراوە. ئەجا حەزم کرد پیشانی ئێوەی بەم سێری بکەن سەقفەکەی هەر بە حەسیر و دار دروست کراوە لەگەڵەوەشە بە قوڕ دروست کراوە. سێری جوانی ئەم خانووە بکەن کە ئەمە ئەکید لە زستانە گەرمە و لە هاوێنیشا فێنکە وەکە زانین کە لە کۆندا زۆرتر خانووەکان بە قوڕ دروستکراون و قوڕ بەکار هاتووە بەڵام لە ئێستا جیاوازە ئەگەر دیقەتیش بین وەکو جاران نەماوە زیاتر خەڵک حەزی بە شتە کوردەواریەکانە ئەنجاویستم ئەمەتان بشان بەم سەرنجی بنی ڕاکێشە سێریکەن ئەمە لە کۆنام زەمبیلە بەکارهێنرا بۆ بازاڕی و کۆمەڵێشت کە خانمەکان لەگەڵ خۆیانیان بردە بازارەوە و ئەشیان پێهێنایەوانێ اینجا نامەوێت زیاتر لێرە بمێنمەوانە چونکە بەڕاستی کەسی لێ نییە نامەوێت پچمە ژوورەوانێ نەک ئێستا بێن و دەرمان بکەن بەڵام سەیری جوانی ئەو خانووە بکەن. جارێ نەگەیشتونە ئەو شوێنەی کە ئێمە مەبەستمانە اینجا وتم با لەم چاخانەیە لابین سێری ئەم چاخانەیەکەن چەند جوان و کوردەواریە وەکەزان پێشتر لە خانۆکی قوڕلامان نا شوێنەکەم پیشاندان اینجا وەرە ئەو چایە و لەو خانۆ قڕەشا بێخۆی سێریکەن سێری و سەماوەرەکەن چەند جوان و کوردەواریە چایەکی خۆش ئەخۆین و اینجا دواتر ئەچم شوێنێکی ترتان پێ نیشانەیەم و ئەڕۆین بۆ شوێنەی کە مەبەستمانە. خۆشەویستان ئەنجا حەزم کرد گفتوگۆ لەگەڵ خاوەنی ئەم چاخانەیە بکەم چەند پرسیارێکی لێ بکەم کە ئەم شوێنێکی گەشتیاریە کە خەڵکی عەرەب زیاتر ڕووی تێ ئەکا یاخۆ لە شارەکانی ترەوە خەڵک دێن اینجا حەزەکەم چەند پرسیاری لێکم سڵاوم کاتت باش بژێ زۆر سپاس ئەمەوێ بزانم ئەم شوێنەوە کە زانین شوێنێکی گەشتیاریە ئەم چاخانەیە لە کەیەوە دادناوە لێرە کەی دروستە کردووە کەی فکرەی ئەم شوێنەی پێیاوی کە لێرە بیکەیتەوە ئەو نزیکەی ساڵێکە و چاخانەمان کردەوە ساڵێکە بەڵێ چاخانەکەش هەر لەگەر پرۆژەی گەشاریماندا بوو بەڵێ خەڵکەکەش بە زۆری کوربی عەرەبی تورک هەموو سەردانمان دەکەن وەک زیاتر زانین گەشتیاری عەرەب زیاتر ڕووەکاتەم شوێنە گەشتیاریانە هیچ پرسیارەوەت لێ ناکەنم شوێنە کوردەواریە تۆ هیچ ڕوونکردنەوەیکیانەی تێ چونکە من سێری چاخانەکەتم کرد زۆر کوردەواریە لەگەڵەوەشە ئەوە سەرنجی زۆر ڕاکێشام کە خانوویەکە لە قوڕ دروست کراوە عەرەب پرسیارت لێ ناکە خەڵکی عەرەب بکەیت بۆ ئێرە لێرە پرسیار بکەن کەم چاخانەیە چۆنە چۆن کەی دروستە کردووە لێرە ئەو گەشارێنە عەرەب کە دێن هەمویان مەعجوب بن بە ئەم دیزاینانە ئەو چاخانە فۆلکلۆریە بە تایبەت دیسرەکە چونکە دیسرەکە درێژەکەی 50 مەترە باڵای پرسەمان ڕەنگ کردووە بەڵێ تایبەت کوردەکانش دیریان پێ خۆش دەبی کە ئەو مەنزەرە دەبینی هەڵەگە ڕسمەگرێ لە لای چاخانەکەتەوە دەرناتێ بێ ڕسم و ڤیدۆ ناڕۆناوارە ئەکید منیش ڕسم و ڤیدۆ خۆمەکەم لێرە چکە بەجددی زۆر معجێبی شوێنەکەم ئاوا شوێنێکی کوردەواری و جوانە ئەی باشە وەکە زانین ئێسشتی کوردەواری زۆر نەماوە بەڵام بەڕێستان چاخانەکەتان یعنی دیقەتمە ئەوە وەکو کەپرێکە دروستی کردو بە حەسی باشە فکری ئەمانەت لەکوێوە بۆ هات کە تۆ ئەو دیزاینەی بۆ بکەیت وەڵڵاوی ڕاستی پێ فکرێکە بەسری خۆم نەبووە بەڵێ لە چەند دۆست و برادر و ناسیارێک ئەو فکریان دایمێ ئەوەنش پێیان کردووە هەر یەک و فکری خۆی هەیە و ئاخیرەکەی کردنە یەک فکرە دەستەکانە خۆش بێت اینجا چاکەشتان زۆر زۆر بەتان بوو دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڕێزان
وەک گوێبیستی بوون کە ئەڵێ نزیکەی ساڵێکە ئەم چاخانەیەم داناوە لە خزم و دۆسانیەوە فکرێ ئەوەی وەرگرتووە کە ئەم چاخانەیە بە شێوازێکی کللتوری کوردی دروست بکات اینجا ئەڵێ هەر کەسێکێتە ئێرە بێ ڕسم و ڤیدۆ ناڕاتەوە اینجا منیش دواتە ڕسم و ڤیدۆیەکی جوانەکەم و پیشانتانێنەوە. جوێکی ئەوەنە خۆش و فێنکی هەیە تەبعاان بەس یەک شتی زۆر ناخۆش بۆ من زۆر ترسام کە لە قادرمەکان هاتمە خوارەوە خەریب و بکەوم اینجا ڕێک ماڵی ئەوەیە بێ لێرە مەنجەڵە یا پراخ بێنیت و لەگەڵ ئایلەی خۆتا بێت و نام بخۆی جەوەکەی زۆر خۆش و فێنکە اینجا بەشی خوارەوەی ئاوێکی لێیە ماڵی ئەوەی ڕسمیتیا بگریت. خۆشەویستان وەک لە ڕێگە ئاماژەمان پێەیە کە ئێمە لە هەولێرەوە بەڕێکەوتین ئێستا لە چۆمانین گفتوگوی زۆرمان کرد لە سەبارەت با کللتور بە ئیش و کار من گفتوگۆم لەگەڵ چەند کەسێکا کرد کە باسی خان و دروستکردنی خان و یاخۆت کللتوری ئێمە دروستکردنی خان و لە قوڕ یاخۆت لە خشت و ئەو بابەتانە ئێستا ئێمە لە چۆمانین من ئەمەوەیە کۆمەڵە کەسانێکتان پێ بناسێنم کە ئێستا بە خشت خان و دروست ئەکەن ئەمە جگە لەوەی کە بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن لەگەڵەوەشان نوێکردنەوەی کللتورە اینجا من ئەمەوێ قسان لەگەڵا بکەم و گفتوگویان لەگەڵاکەم کە بزانم ئەم خشتانە لە چی دروست ئەکرێت ئایا بۆ گەرمی ساردی هەر وەکو کاتی زوو کە خانوەکانیان بە قوڕ دروست کردووە لە ڕووی گەرمی و ساردی ئەوانەیە ئەمە چۆنا اینجا ئەمە ئێستا گفتوگۆ لەگەڵ یەکێک لە ئەو کەسانە بکەم کە کاری دروستکردنی ئەم خشتانەیە تا دەمەوێت کاک مستەفا بێ قسەی لەگەڵا بکەین سەبارەت بە دروستکردنی ئەم خشتانە و خواستی لەسرە لێرە یاخود تەنها ئەوەیە هەروە دروستی ئەکەن بێگومان ئەمە جگە لە دابینکردنی بژێوی ژیانی خۆیانە لەگەڵەوە شانوێکردنەوەی کللتورە ئێستا شەمەوێ قسە لەگەڵ کاک مستەفایا بکەم و باسێکی ئەو خشتانەمان بۆ بکە کە دروستی ئەکەن. سڵاو لێ بێ کاک مستەفا. سڵاو لێوەش. کاک مستەفا مێ باسێک یەم ئیشەم بۆ بکەی ئیش و کار چۆنە لەگەڵ یان ڕۆژانە چەند کاتژمێر کار ئەکەن؟ طبعاً ئێمە لێرانە تیمێکمان هەیە ستافێکی جوانمان هەیە لێرە سەرەتا گەڵەکە لەگەڵ ئاواتێکەڵیەکەن دواتر کایتێکەکەن لە بەعزێک شوێنە موشی تێکەن بۆ قەسەڵیشی تێکرێ خوێشی تێکرێ بۆ مەبەستی هەم لێرە بۆی حەشەرات و شت بۆ هەم بۆ کاتی دانان و ژیان لە ناوکردنی بۆی حەشەرات و شتی لە ناو نەمێنی. زۆر باشە کاک مستەفا لێرە چەند کەس ئەم کارە ئەەکەن بژێوی ژیانی چەند کەس دابین دەکات ئەم دروستکردنی خشتانە؟ بەگشتی لەسەر با بڵێن بەگشتی دوو تیممان هەیە تیمێکیان لەوێ تقریبا نزیک 8 بۆ 10 نەفەرە بن لێرانش 4 بۆ 5 نەفەر لێرە ئیشەکەن. یعنی شوێنێکی کەشتان هەیە جگە لە ئێرە بەڵێ مەسەلەن بۆ نمونە ئێمە دابش بووینە بەسەر دوو تیمدا تیمێکیان لێرە حازریەکەن و ئەیگرنەوە خشتەکان ئامادەکەن و لە سەریەکی دانێن و ئەیبەن بۆ شوێنی مەبەست و تیمێکیشان لەوێندەرێ بەسەر پەرشتی وەساکارەکە لەوێندەرێ ئیشەکە و خانووەکە دروستەکە بۆ حازرکردن ژیان لەناو. باشە کاک مستەفا فکرێ ئەمە چۆن بۆ ئێوە بەڕێستان هات کە دەستکەن بە دروستکردنی خش وەکە زانین کە ئێستا زۆر کار لەسەر دروستکردنی خش ناکرێ ینی تەڵەبی لەسەر بووە ئێوە دەستان کرد بە دروستکردنی ئەم خشتانە؟ طبعاً ناوچەی ئێمە ناوچەی باڵەکاتی ناوچەیەکی گەشتیاریە و کۆمەڵی خانی کلاسیکمان هەیە و بە حکمی ئەوەی کە ئێمە لە منتیقەیەکی شاخاوی ئەژین باو باپیرانمان وەخت خۆ لە نێو خشت و بەرد ژیاون ئێمە ئێستا ئەمانەوێ هەم نەریتێکی کۆنی باو باپیرانمان زیندوو بکەینەوە و هەم نیشانی باڵێن جیلی ئێستا و ئەو گەشتیاریانە بیانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن مەبەستی گەشتیاری نیشانیان بدەین کە باو باپیرانمان لە چی ژیاون و چۆن ژیاون. بەڵێ هیچ گەشتیارێکە بۆ بێتە ئێرە سەردانی بکات شتەکەی لا نامۆم بێ بۆ نمونە پێیان سیر بێکە ئێوە دەستان کردو بە دروستکردنی ئەم خشتانە؟ بەتاکید ئێستا و گەشتیارانی کە لە عێراق و با بڵێن خوار و هەرێمی کوردستان و بیانی کە سەردانی ئێراکان تا خانێکی کلاسیکی خشت هەبێ ناچن بۆ خانی با بڵێن سەب و بلوک و ئەو شتانە بە مەبەستی لانی تەندروستی چونکە خشت
لە هاویناندا فێنکە و لە زستانانیشدا گەرم. ڕاستە ئەمەوێت باسێکی دروستکردنی و خشتانم بۆ بکەی کە لە چی دروست دەکرێت من ئەزانم کە مووی حیوانی تێکەڵ ئەکرێ بۆ تون و تۆڵی ئەو خشتا بەڵام ئەمەوێت تۆ تەفاسیلێکی زیاترم بیتێ کە دروستکردنی ئەم خشتانە چۆنا ئەو قوڕی ئەیهێنن لەکوێ ئەیهێنن ئەو خۆڵە وازانم کاشی تێکەڵ ئەکرێ بە ڕێزت ئاماژە پێەیە چۆن ئەوانە لەکوێ ئەهێنن طبعاً ئەبێ بچین لە شوێنێک گڵبێنین نمونەیەکی لێبێنین لێرە دروست بکەین چکە هەموو گڵێک و هەموو ڕەنگێکیش بۆ خشت نابێت. یعنی جیاوازی هەیە هەموو جۆرە گڵێک نابێت چکە خشت ئەبێ خشتێکی پتە بێ خۆڕاگر بێ بۆ مانەوە چونکە خانوویە کە دروستەکەی لانیکەم دەبێت مستقبلی ئەتو مستقبلی 50 بۆ 6 ساڵی دابنێ. طبعاً ئەو گڵی کە دێنین نمونەیەکمە لێناوە گڵەکە گونجاو بۆ بۆ خشت کەمە لێرە هێناومانە لێرە دروستی ئەەکەین و هەوەکو ئاماژەم پێکرد سەرەتا کای لەگەڵەکەین و دواتر ئاوی لەگەڵەکەین و مووی حیوانیش بە مەبەستیەوەی کە تون و تۆڵتر ئەبی و لەگەڵ قەسەڵیشا تێکەڵیەکەێت. زۆر باشە داواکاری لەسەر هەیە لە ئێستاە طبعاً لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان داواکاری هەیە داواکاریی یەکجار زۆریش هەیە بەڵام بە مەبەستی بە حکمی ئەوەی کە ئێمە لێرە ناتوانین بۆ هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گەیاندنمان نییە بۆ بەعزێک شوێنمان هەیە بەڵام کە شوێنێکی زۆر دوور بوو گەیاندنمان نییە ناتوانین بگەێنین بەنال لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خواستی لەسەر لە پلانتانە نییە کە ئەم پرۆژەیە گەورەتر بکەن ئێستا تۆڵی تەنها لێرە ئەو ئیشەکەن پلانە نییە کە پرۆژەکە گەورەتر بکەیت و بتوانانی لە شوێنی کەش ئەم خشتانە دروست بکەیت و خانووی پێ دروست بکەن بەڵێ بەتاکید ئێمە بیرمان لەوە کردوتەوە بەڵام ئەو ساڵەکە ئێمە وەکو نمونەیەک ینی وەکو دەستپێکێک لێرانە خشتمان دروست کرد ئەتوانم بڵێم ئەو ساڵ نزیک بووینەوە لە 10,000 خشت کە دروستمان کردووە بۆ ساڵی ئایندە پلانمان هەیە و ئینشاءالله بۆ شار و شارۆچکەکان بیگوازینەوە و کۆمەڵێک خانی تر دروست بکەین لە دەڤەرەکەمان. هیچ خانوویەک هەیە لێرە ئێستا دروستان کرد بێ ئێمە بەری سەیرێکی بکەین بزانین چۆن و چۆن نییە پیشانی بینەرانیشمانی بین. بەتاکید ئێستا خانوویەکمان لەبەردەستە لە قۆنەغی تەوابوونە ئینشاءالله سەردانی یەکەین و بچاوی خۆشتان ببین بۆ خشتە دروستمان کرد. کاک مستەفا ئەمەوێ بەر لەوەی بڕێن سێری ئەو خانووە بکەین لەبەر چاوی بینەرانە شێوازی دروستکردنی ئەو خشتانە پیشانمان بیت و خۆشم هاوکاریتانەکەم چەند خشتێک دروست بکەین بۆ ئەوەی پیشانی بینەرانی بین کە چۆن دروست دەکرێ. بەسەر چاوفەر بینەرانی خۆشەویست ئێستا من خۆشم ئەچم هاوکاریان دەکەم خشت دروست دەکەم لەگەڵیانە ئەنجا دواتر ئەچین سەردانی ئەو خانوو ئەەکەین کە بە خشت دروست کراوە. خۆشەویستان هەروەک بەڵێنم پێیان وتم خۆشمەچم هاوکاریانەکەم لە دروستکردنی خشتەکەیە جاوا با بچمە لایەن بزانم چۆن دروستیەکەن ئەم خشتانە. سەلام عەلەیکوم. ئەمە ئاوا دیشێلین دەی ئێوەش خۆتان ئەوە بۆ نایەتە دەست من ئەوە بزان بە منەکرێ زۆر قورسە ئەمە منیش فێرکەن با سەنعاتەکەتان بەرمەوە بۆ خۆڵ قەیچێکە بۆ خوایە زۆر قورسە. وەرە خۆشەوی کە دەی ئەمە ئەمە کوڕینە هەر ئاوا تەواو ئاوی تێکەنەوە شێلن ئێستا چیتری ماوە کاکە بێناڵێ کامەیە من بیەنەم بەس فێنێکی شەقوڕەکە ئەمە بخەمەوە ئەویا یان چی؟ لێرەوە بیهێنینەوە ناو ئەمە دوایی چی لێ ئەەکەن؟ کاکەی تێکەڵەکەی؟ دەی ئەویشی لەگەڵا بێ بشێلین وەنیا؟ ئەی دوای ئەم کایە کە ئەو کایەمان تێکەڵ کرد چی لێ بکەین؟ یەڵا بە فێرم بکەن وەڵڵا هەستەکەم قورس بوو
ئیشەکە خۆشە بەڵام تۆزێ قورسیشە باش لەلای قاچمە شێوەی بازنی بازنەی بخولێنەوە لێرەوە دەست پێ بکەین یعنی ئەی بەچی قاڵبی ئەکەن چۆن دوایی وشکی ئەکەنەوە پاشە خۆناغا ئێستا تا ئەوی پێویستم بێ ئەی شێلینگمونە چەندم پێویست بێ ئەوەندا چاروێ 400 لێکرە ڕۆژێ دوو ڕۆژانی جارە 300 250 حەسە پێویستی خۆی پاشان دەبن لایلۆن بۆ چی هەویرە ئەی پێوی یاخەی شوێنی یاخە دەڵێن خڵای من مانەوە هیلا لە بە ڕۆژی دواتر ئەمە دوای ئەوەی ئەو کایەتان تێکەڵ کرد چی لێەکەن ئێستا دوایەوەی کە کاکە لێکدرا دوات جوان شێلدرا بەلایلۆن ئەی پێچین لە بە ڕۆژی دواتر ستا لە بۆ سبەینێ سبەی ئەوە دەمانە یاخود سبەی بەیانیەکەی بەس بەیانی لێ نادرێت دای من بە حکمیەوەی گەرمای نابی بە گەرمای لێ بدرێت پاش نیوەڕۆکەی دێمە عاسراتە 12 شەو خەریکەوی لە لێدان ئەو کات قالب بە قالب لێ درێت و نمونای شێلین یان بڵێن لە قالبدان یان دروستکردنی خشتی پێگوترنێک لە قالبدان بابرن لەو کاتێککە خشت 24 ساعت بەسەرەوەی 15 ساعت بەسەرەوەی داتە ئەپڕی ئەوجا قالب لێ درێت و یاخود خشت دروستەکرێت زۆر باشە اینجا ئێستا دوای ئەوەی ئەمە کە شێلامان وتت مووی حیوانی تێکەڵەکەین لەگەڵ خوێخوێکە بۆ ئەوەی کە وتت حەشەرە نەبێوە بزەبێتەوە مووی حیوان و کە هەر یەکە و جێگرەوە یەکە نمونە ئەگەر مووی حیوانە لێ بدەی پێویست بەکاناکە چکە کا مووی حیوان نتوانرێن جێگرەوەیەکن بە حکمیەوەی بۆ توندی یان بۆ تند و تۆڵی بەکاردێت هەردووچیان بەسدا کاکە زیاتر هەیە و ئێستا باوی مووی حیوان کەمتر ماوە کاکە زیاتر بە و بەردەستە ئاسانتر ئیش پێکرێ خوێەکە لێ درێ بە حکمیەوەی لۆ عشرات توشتی و ینی نمونەکە پاش دروستکردن چەندین ساڵ بەسەردا تێپەڕیانی ئەو خوێ هەر ئیسفادەی خۆی هەرابێت ئێستا ئەمەی گرتومانەتەوانەیە چەند خشتی لێ دەرەچێ قیاساتەکانیم پێ بڵێ قیاسی چەند بە چەند دروستەکان یان ئەمە چەندێکی لێ دەرئەچێ قیاسات حسب تەڵەباتە ئەو کەسێک کە داوایەکە زیاتر لێرە 4 جۆر خشتکە لێ درێ ئێستا بەردەستە سیبەسیە ئەوەی نیوە سیبەسیشی هەیە سیبەت لەکەشی نیوەی هەر هەیە ینی هەردووچیان نیوەی خۆیان لەگەڵەکە دوو قیاسی نمونە ئێستا بەردەستە جا حکمی ئەوەی کە کەسەکە تەڵەبەکە چ جۆرەی داواکەەوە ئاساییە توانی نمونە قالبە بەخۆی دروستەکرێت لە دارگوێزە ئەو قالبەی کە دروست دەکرێت بە کەیفی خۆی هەر کەسێک بیاوێ نمونە هەر شتێکی داوا بکە تەڵەب بکە ینی ئاسانە بەس قالبەکە دەستکەوی ئەمە لەوەی دروستەکەین و پێشکەشەکەین قیاسات حسب کەسێکێک کە تەڵەبەکە چ نەوعی داواکە چ نەوعی پێویستە هەر ئەوەیە زۆر باشە باشەیتر ئەمە وتە دوو ڕۆژی پێ ئەچێوە نیە بۆ دروستکردنی ئێستا ئەوە تەواو بوو نمونەگەر کاکەی زیاتر لێ دێن ئەتوانین ئێستا پاش 2 ساعتی دی بە حکمی ئەوەی تەواو بخوسێت یاخود هیچ با بڵێن شتێکی وشتی تێنەمینە دایم هەموو قوڕەکە تەڕەوی باش 2 ساعتی دیکە بە جوانی شێڵدرا توانین باش 2 ساعت و نیویدی لێ بدرێ خشتەکە دروست بکرێت لە قالب بەس وتە 24 کاتژمێری پێچێت تاوەکو وشکە بێتەوە بە تەواوەتی وەنیە بزەبێت بە حکمی ئەوەی قوڕەکە زۆرە 24 ساعت پێویستە لەوەی جوان بترشێ و یاخود بخوسێت ئەنی قوڕەکە زۆری بای 350 دانەی بتەوێت لێ بدەیت دایمان 15 ساعت 16 ساعت پاشەوەی کە گیراوە یاخود شێلدرا ئەوجا لێ درێ ئەوجا لە خشتێ درێ و ئەو نمونی لێ دەرچ ئێستا لە پێشمانە دەستە خۆش بێت اینجابی نەران بەجددی ئیشەکەیان زۆر قورسە باشە لەشیان ساخ بێت بەڵام ئەوە شەیتر بژێوی ژیانی خۆیانی پێدابینەکەن لەگەڵەوەشە ئەیانەوێ بۆ نوێکردنەوەی کللتور کە ئێستا ئەڵێت چەند خانوێکمان دروست کردووە لە قۆڕ دوای ئەمە وەک بەڵێنم پێیان ئەچین سەیری ئەەکەین. جابی نەرانی خۆشەویست ئێستا قوڕەکەمان جوان جوان شێلاوە ئێستاش ئەچین بزانین چۆن قالبی ئەەکەن چۆن قیاسی ئەەکەن وەرن لەگەڵما. ئێستا بەمە قالبی ئەەکەین
ئێستا من دانەیەکێکم بەستۆ پێش من دانەیەک بکە چکە من نایزانم باشە؟ سەر جا با سێریکەین بزانین چۆن هاڵبەی ئەکات. ئەمە یەکەم جار ئاوی لێی تەڕیەکەی ئەنجا لۆ ئەوەی قوڕەکەی بەردا قاڵبەکەی بەردا بزانین چۆن ئەو خشتە دروست دەکرێ. دوایش خۆشم دانێکتان بۆ دروست دەکەم باشە؟ ئەترسم من سەقەتی بکەم لێتان. سەقەتی ژووی زار دووەم خێرە ئارێ وەڵا تەواو هەرەوەنەیە؟ هەر ئەوەندەیە بەس ئەی شێدووەگەدا قالبت کرد جوان و سەرەکەی ئاوەش لێ دەیەوە لەوەی لۆزبێ ئەی ئێستا یەکسەر دەری ئەهێنیان لێ گەڕێی بۆەوەی وشک بێ. یەکسەر دەردێنین ئەگە لێ بگەڕین قالبەکەی پێوان نووسێ بەری نادا دوای ئێستا قیاسی چەنە؟ ئەوە سی بەچلە سان منیش قیاسێکی سی بەچلتان بۆ دروست دەکەم زانۆکۆی ئەوان دەرەچێ. والله جوانە جا بۆ سەبا من بیکەم. ئێو دەستکێشانە نایی بە من. هەموو گیانی خۆم لە قوڕناوە. ئیسفنجی وتی یەکەم جار جوان ئەمە تەڕ ئەکەین ئەنجا قوڕەکەی تێەکەین. زانم وەستام بەس منە بێ بۆی دابنیشم. ئاوی بکەم بەسەرە؟ وای ئەوە قڕشمان شێلە دەست بەش. هیلاک بووم. تەواو ئەنجامە تۆزێ ئاوی پێکەین وایە؟ ئاهەبەی قیاسی ڕێک وێ؟ ئەمام خشتەکە دروستم کرێ بەمەوە بۆ خۆم. دانیشم زۆر هیلاک بووم. تەواوە؟ تۆزێکی تێ؟ جاوە مەلاش بانگیە منیش هێشتا ئەم خشتەم دروست نەکردووە بەس قەی ناکە فێرە بم. جا ئێستا ناتوانمەوە قاڵبە بەرزکەمەوە بێت تۆ یارمەتیم بەی دەوەرە. جوان دروستم کردووە لەوێ تۆ جوانترە. ئەوە لەگەڵ خۆمای بەمەوە چکە خۆم دروستم کردووە تەواو. اینجا خۆشەویستان ئەوە ئێستا خشتەکەمان دروست کرد شێوازی دروستکردنەکەیمان پیشاندان و کە چۆن قاڵب کراوە. اینجا ئێستا ئەچین بۆ ئەو خانووە کە لە سەرەتایە ئاماژەم پێەیە وتم ئەچین سەیریەکەین کە ئێستا لە تەواوبووندایە ئەچین سەیریەکەین بزانین چۆن دروست کراوە و ئەو خشتانی بەکارهێنراوە. خۆشەویستان وەک بەڵێنمان پێیان کە دوای ئەوەی خشتەکەمان دروست کرد وتم ئەچینە لای ئەو خانووی کە بە خشت دروست کراوە. اینجا ئێستا مەوێ گفتوگۆ لەگەڵ کاگیدریسا بکەم کە ئەو خانووی دروست کردووە بە خشت. سڵاو لێ بە کاگیدریس. زۆر سپاس. ئەمەوێ باسێکی ئەو خشتەمان بۆ بکەی کە تۆ ئەم خانووت پێ دروست کردووە بناخەکەی لە چیوە دەستان پێ کردووە؟ وڵێ سەرتا بەخێر بێن ئەمە سەرەتایی دوای ئەوەی کە لە کارگەکەمان خشتەکەمان لەوە بڕن ئەمە بینی لەسەر بادلوەکەی بیداەتی دەبێت و حسابیەوەی کەیکە ئەو خانیە خانێکی فۆلکلۆریە زەختەکەویتە سەرێ لە بەرەوەی بەعقلیەوەی لا سادەوەی با بڵێن خشتە
دەبی ئەو عسابی لۆ بکەی کە بادلۆیەکەی بنی چۆن داڕێژی جا سەرەتا مەدەین تەماشای ئاردەکەی یەکەین ئەگەر ئەو ئاردە پێویست بە داڕشتنی بکات بنی کۆنکریتەکەین ئەگەر پێویست نەکات بە بادلۆی بلوشی چاردەورەی دیوارەکەی خۆماندانێن دوایەوەی کە دیوارەکەماندانە ئەو کاتی ناو بادلۆیەکەی پڕکەینەوە یعنی بناخەکەی ئەتوانن بلۆک دابنێن ئەنجا خشتەکەی لەسەر دابنێن ئەتوانی کۆنکریتیش بکەین لە زۆر شوێن پێویستەکە کۆنکریت بکەین لەبەرەوەی ئاردەکە شلە پێویستەکات ڕەچاوی بارودۆخی ئەو شوێنەی بکەیت کە بلوکە یاخود کۆنکریتکەی بینی ئەو کاتی خشتەکەی لەسەردادین و خانەکەی لەسەر دروستەکەین زۆر باشە وەکەوەی منەی بینم ئەم خانووە هەنێک خانووی قوڕ هەیە کە ئاوا بە خشت دروستەکرێ سوواخە درێ ئەمە هیچ کێشێ دروست ناکە ئێستا ئێوە سوختان نەیاوە ئەم خانووە ئەمە لە دیوی دەرەوە ڕووکارەکەی دەرەوە هیچ دەستکاری ناکەین لەبەرەوەی خشتەکە جۆرە گڵێکی باڵەکایەتە زمانی هەیە پێویست بەوەی ناکات کە سواقی بکەین لەبەرەوەی هەم خشتەکە خشتی باشە و گڵەکەی باشە هەم دیکۆڕەشی جوانتریش پێشانەدا لە دیوی ڕووکاری دەرەوەی ڕاستە جگە لەوەی کە بۆ خانوو دروستکردن بەکاریات تۆتە جۆرە خشتێکی ترمان هەیە کە بۆ دیزاینکردن یان ئەندرێ بە بلۆکەوانێ هەنێکەس داواکاری لەسەری هەیە کام جۆرە خشتەیەگەر پێمان بڵێ زۆر کەس داواکات وەستای دیکە عسابی دیواریەکات لە کاتی دیواردانانێ داواکڵێت زۆرە خشتێکمان لۆ دروستکەن بە قیاسی سیبات 15 یاخود 30 بەچل بەو شێوازەی ئەمە ئەوە یەکێکە لەو جۆرە خشتانە کە بەرهەممان هینە لەو زۆربەی ئەو ساحبخانیانە یاخود ئەو وەستایانەی کە داواکەن لە دیوی ژوورەوە ئەم خشتەیە لە دیوی بلوکەکە ئەدەن لۆ گەرما و سەرمای زستان زۆر تەسیری هەیە و بەو شێوازەی ئەمە بۆ گەرمی و ساردی بۆ زستان و هاوی لەسەر داخوازی بینەران بەو شێوازە ئەو خشتیان لە دروستەکەین دەستەکانە خۆش بێ ئەنجا من ئێستا ئەمە بێ بچین سەرێکی ناو خانووەکە بکەین چونکە لێرە لە دەرەوەی بینم زۆر جوانەمە دیوی ناوەوەشی ببینم با بڕێن فەرموو کاگی دریس وەکەوەی من سەرنجی ڕاکێشام ئەو دیوارە گەچتان لێیاوە ئەم گەچە جیاوازی هەیە طبعا ئەو گەچاری گەچی احتیاطیەکە وەستای دیواری بەکاردێنی لۆ با بڵێن سوا خوشتەی بەڵام ئەمە لێرانەدا شتێکمان کردیا گڵی لەگەڵ تێکەڵەکەین زۆرە گڵێک بینین کە هەم ڕەنگەی گێسەکەی بگۆڕی هەم دیمەنشی جوان بە دیوی ژوورەوە ببەخشیت سەرەتا وەستا دینی گەچەکەی هەندێک گڵی تایبەت لەگەڵ تێکەڵەکات لەوەی بەو شێوازێک ئێستا خەریکنیش لە سەرەکەن دەربچێت کاگەی دریس من سەرنجی شتێکم ما کە ئەو گەچی لەو دیوارە دراوە ڕەنگی جیاوازە ئەمێ باسێکەوەمان بۆکەی ئەوە چ گەچێکە بەکارتان هێناوە طبعا ئەو گەچاری گەچەش احتیاطیە بەڵام لێرانەدا ئەمە وەستای سپی کاری با بڵێن وەستای جێچی زۆرە گڵشی لەگەڵ تێکەڵەکە ئەمە پێڵێن بە منتیقی زمانی باڵەکەتی پێڵێن جێچخان وە سواقی شەکرێت بە تەنیا گڵەکە تەنهادا ئابێژێت و کای لەگەڵەکرێ لە دیوی ژوورەوە ڕووکاری ژوورەوەی بەو شێوازەی کە سواقەکرێت بە دوو زۆرەشیان تەنها بەجێ چەکرێت کە گڵی لەگەڵەکرێت زۆرشیان تەنها بەگڵەکرێت دا ئابێژێ و کای لەگەڵەکرێت زۆر باشە سەرنجی شتێکی تریشممە ئەو تاقانی کە دروستان کردووە ئەوانە بۆچی دروست کراوە لە کوردەواری خۆمان پێڵێن دەلاقا لە خانی فۆلکلۆریەکان بەو شێوازەی کە مە دروستەکەین لێرانەدا لەو مۆمی بەکاردێ لە کتێبخانەی بەکاردێ لە شەوانی زستان با بڵێن چرایەک مۆمە شتێکی لێدانەی بەو شێوازەی بەکاردێ ئەی ئەتوانی باسێکی ئەو سەقفەمان بۆ بکەی وەکەوەی منێ بینم بەدار دروست کراوە باشە ئەم تۆ ئەو ساڵکە بە منە دووتە چەند جۆرێکمان هەیە سەقفەکە بەدڵی ئەو کەسە دروستی ئەەکەین تەفاسیلێکی ئەوم پێ بڵێ بزانم کە چەند جۆری هەیە وتت ئەیزوگامیش ئەکرێت ئەمێ باسێکیەوەم بۆ بکەیت تاوان دوایەوەی کە خانیەکەمان تەواو کرد لە سەداخوازی ساحبخانی با بڵێن سەرەتا مەهەڵەستین کە دارەڕێیەکەین لە دوو دارەڕێی بە قۆناق تەختەی لێدەین ئەوزا لە دوو تەختەی عسیری دانین لە دووی لایلۆن دانرێ ئەوزا هەندە خۆڵی لەسەر ڕۆکرێ پێڵێن بە زمانی وا پێڵێن خۆڵەبان بەڵام لێرانەدا یەکشت بیمە ساحبخانی هەیە مەسەلەن لە خۆی ئیزوگامەکە واروە عەزی لێ سەبکات هەشە لەسەر دەستوری کۆنی قەدیمی باوواپیانمان بەو شێوازەی دێڵیتەوە کە قەدیم سۆم بووە لە زستاناندا کە باران دێ بەفردێ بە باگوردان ئەیجێڕیت و خۆڵەکەی هەروەکو خۆڵی با بڵێن منتیقی ئەمینێتەوە و ئەیجێڕن لە زستانان. بینەرانی خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی یەکەم ئەڵلقەی پرۆگرامی گەڕان کە تایبەت بوو بە دروستکردنی خشت لە ناوچەی باڵەکایەتی هەتا وەکو پرۆگرامێکی تر و
بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.